24 تشرینی یەکەمی ساڵی ڕابردوو کاروانی یاریەکانی چواردەهەمین وەرزی خولی نایابی تۆپی پێی کوردستان کەوتە ڕێ. خولەکە بەردەوامی هەبوو تا یاریەکانی جەولەی پێنجەمی قۆناغی دووەمی خولەکە کەوا بڕیار بوو یاریەکانی لە 12 ئاداری ئەم ساڵ یاریەکانی ئەنجام بدرێت. بەڵام ڕۆژێک بەر لەم بەروارە یەکێتی ناوەندی تۆپی پێی کوردستان بڕیاری ڕاگررتنی سەرجەم چالاکیە وەرشەکانی خۆیدا و هۆکارەکەشی بۆ سەرهەڵدانی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان گەڕاندەوە. بەڵام ئێستا نزیکەی 4 مانگ تێپەڕ دەبێت. بەرپرسانی یەکێتیەکە بێدەنگن لە یەکلاکردنەوەی چارەنووسی خولەکە لە تەواوکردن یاخود کۆتایی هێنان و تەواو نەکردنی خولەکە. ڕۆژنامەنووسێکی وەرزشیش پێی وایە یەکێتەکە ناتوانێت ئەم وەرزەی خولەکە تەواو بکات. ئێستا لە هەموو جیهان بینیمان کۆڕۆنا وەرشی ڕاگرت، بەڵام ئەوان چونکە معنی پرۆژیان هەبوو چونکە وەرشەکان خۆش دەویست، ئێستا وەرشەکان بەڕێوە بردەوە بار هۆکارێک بێت. من پێم وانە یەکێتی تۆپی کوردستان بتوانێت ئەم وەرزەی خولی نایابی کوردستان تەواو بکات چونکە تاخیر بوو. ئەگەرچی چارەنووسی خولەکە ناڕوونا، بەڵام بەشێک لە یاریزانانی یانەکانی کوردستان لە پێناو پارێزگاریکردن لە توانای جەستەییان ڕۆژانە بەتەنیا یاخود کۆمەڵ ڕاهێنانەکانیان ئەنجام دەدەن. بەشێکی زۆریشیان لەگەڵ تیپە میلەکانیان بەشداری یاریە دۆستانە و خولەکان دەکەن. داواکاریشن بە زووترین کات چارەنووسی خولی نایابی کوردستان یەکلا بکرێتەوە. ئێمە وەک یاریزانان لە بێدەنجی یەکێتی تۆپی کوردستان کە تاکو ئێستا بێدەنگە ئێمە وەکو یاریزانان سار نەبووینەوە، هەموو ڕۆژێ تەمرینی خۆمان کردووە بۆ ئەوەی توانە جەستەی خۆمان ڕابگرین و بەردەوامیش دەبین و چاوەڕێ دەکەین سەر یەکێتی تۆپی کوردستان تاوەکو بڕیارێک دەدەن. لەو کاتۆی لەگەر باری وەزعی باری کۆرۆنا لە هەموو جیهان خۆڵەکە ڕاوەستا و کوردستانی بێبەش نەبوو لەم ڤایرۆسە و 4 مانگە و خولە ڕاوەستا. ئەمە یاریزانان بەڕاستی ئیتر لە هەر شوێنێک کە نزیک ماڵەوە بێ ئیتر لە یاریگەکان مەشق و تەمرینی خۆمان دەکەین ڕۆژانە بە شێوەیەک سەعات و نیوە 2 ساعت بۆی ئاست دەستێمان دانەڤەزێ. خولی نایابی تۆپی پێی کوردستان تا ئێستا 14 وەرزی لێبەڕێوە چووە کە دواترینیان وەرزی 2019-2020 کە خولەکە بە نیوە سڕی ماوەتەوە و بەر لەوەی خولەکەش بۆستێت هەرێک لە یانەکانی نەورۆز برایەتی پێشمەرگەی هەولێر بە هاوبەشی و بە کۆکردنەوە 26 خاڵ خانەکانی یەکەم و دووەم و سێمی خولەکەیان گرتبوو. ڕوونیژنی ئاخۆ ئەو یانانە ڕکابەری ئەم وەرزە تەواو دەکەن یاخود هەوڵ و مادووبوونەکەیان بەهەدەر دەچێت و ئەنجامەکانی ئەم وەرزە هەڵدەوەشێتەوە و خولەکە تەواو ناکرێت. مێدی براهیم، گەلی کوردستان، هەولێر.